ئەم هەڵبژارنە دەرفەتی ئێمە و ئێوەیە بۆ ئەوەی هاوپەیمانیەکەی مام و کاکەنەوە سەر بخەین و سەرکەوتنی گەورە بەدەست بهێنین. بەم سەرکەوتنە چاوەڕوان کراوە هاوسەنگی هێز دەگەڕێنینەوە و شەڕی مافەکانی ئێوە لە بەغدا دەکەین. ئەم شەڕە تەنها بە هاوپەیمانی کوردستان دەکرێت، نەک بەلایەنە بچووک و مزایەدەچیەکان کە نەمێژویان لەگەڵ شاری قەڵا و منارە هەیە، نەخەمی ڕاستەقینەی هەولێریەکانیان هەیە. بێگومان هەمووتان هەندێک لەو هەواڵەتان بیستووە کە باسی ڕێککەوتنی نهێنی و ژێربەژێری پارتی و لایەنی بچووک و مزایەدەچیەکان دەکەن لە هەولێر و چەند ناوچەیەکی تری کوردستان بۆ ئەوەی دەنگە ناڕازیەکان پەرت بکەن و ڕێگری بکەن لە سەرکەوتنی گەورەی هاوپەیمانی کوردستان. پێتان دەڵێم ئەو هەواڵانە ڕاستن. دەزانن بۆ؟ لەبەرەوەی لە دەنگی خەڵکی ناڕازی هەولێر دەترسن، لەبەرەوەی لە ئێوەی نیلی پۆش و خوێن سەوزەکان دەترسن، لەبەرەوەی دەترسن ئێوە بەدەنگەکانتان کۆتایی بەم ناهاوسەنگیە بهێنن. سەقامگیری ئێمە و بەغا بەیەکەوە کرێدراون. ئەگەر ئێمە نەتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ڕێک بخەینەوە، سەقامگیری ئێمەش دەکەوێتە مەترسیەوە. ئەوە نییە هەر ناوە ناوە هێرش دەکەنە سەر فرۆکەخانەی هەولێر، ئەوە نییە ڕۆژ نییە وڵاتانی دراوسێ بردومانی ناوچە سنوورەکان نەکەن. پلانی ئێمە ئەوەیە کە بەڕێخستنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا و بە هاوکاری هاوپەیمانەکانمان لە بەغدا کۆتایی بەم دەستدرێژیانە بهێنین بۆ سەر هەولێر و هەرێمی کوردستان.